هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە لە 12 ئایار بەڕێوەچوو بەهۆی ئەنجامدانی ساختەکاریەکی ئابروبەرانە لەلایەن دوو پارتی دەسەڵات لە هەرێمی کوردستان هیچ سیمایەکی دیموکراسیان بۆ هەڵبژاردنەکە نەهێشتەوە. ئامانج لە ساختەکاریەکانی هەڵبژاردن بێئومێدکردنی هاوڵاتیان بووە لە پرۆسەی دەنگدان و درێژکردنەوەی تەمەنی دەسەڵاتیان بە ساختەکاری. بەڵام کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان بۆ ڕێگریکردن لە ساختەکاری و دزینی دەنگ و ئیرادەی خەڵک بۆ هەڵبژاردنەکانی داهاتوو بڕیاریدا لەگەڵ دەنگدانی ئەلکترۆنی جیاکردنەوەی دەنگەکان بەدەست ئەژمار بکرێن و لەلایەن چاودێرانی نێودەوڵەتیشەوە بە چڕی چاودێری پرۆسەکە بکرێن. ئەنجومەنی کۆمیساران لە پێناوی بەرژەوەندی گشتیدا بە کۆی دەنگ بڕیاریدا لە ئێستادا دەستبەرداری بەکارهێنانی تەکنۆلۆژیای هەژمارکردنی ئەلکترۆنی دەنگدان بێت بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە 30 2010 هەموو شێوازێکی تازە دەگرێتە بەر بۆ ڕێگەریکردن لە ساختەکاری لە کاتی ئەنجامدانی هەژمارکردن و جیاکردنەوەی دەنگەکان بە شێوەی دەستی. بڕیاردەری ئەنجومەنی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی کوردستانیش دەڵێت لایەنی دەسەڵات لە هەرێمی کوردستان هەمیشە کار بۆ بێئومێدکردنی خەڵکی دەکات، بەڵام پێویستە خەڵکی خۆ بەدەستەوە نەدەن و لە هەڵبژاردننی ئەمجارە گورزێکی کوشندە لە دەسەڵات بدەن. لایەنە دەسەڵاتدارەکان لە هەرێمی کوردستان بە بەرنامە خەڵک بێهیوا دەکەن. یەکێک لەو بەرنامانە ئەنجامدانی تەزویرە بۆ ئەوەی خەڵک ڕەشبین و بێهیوابی بڵێ کاکە ئەوە نەتیجەی تەژویرە و چیتر بەشداری ناکەین. بەڵام ئەوە هەڵەیەکی گەورەیە، ئەوە ساحەت چۆڵکردنە بۆ دەسەڵات بۆ خەڵکی خراپ و گەندەڵ. ئەگەر خەڵک لە هەرێمی کوردستان دەیانەوێت لە داهاتوودا گۆڕانکاری بێتە ئاراوە بە تەئکید نابێ بێهیوابی دەبی بە هەموو شێوازێک مقاومەی دەسەڵات کا و ڕوبەڕوویان ببتەوە. یەکێک لە شێوازەکان بریتیە لە بەشداریکردن لە هەڵبژاردنەکانی دادێ. داوا لە خەڵک دەکەین بە هیچ شێوەیەک بیهیوانە بن ساحب و ئەوانە چۆن نەکەن، بەڵکو لە هەڵبژاردننی دادێ خۆیان ئامادە بکەن، ئەو جارێک گوزرێکی کاریگەریان لێ بدەن و گۆڕانکاریەکی گەورە بینارەوە. لە هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان کەوا بڕیارە لە 30 ئەیلولی ئەم ساڵ ئەنجام بدرێت، چوار لایەنی سیاسی لە هەوڵی دروستکردنی بەرەیەکن بۆ ئەوەی دژی گەندەڵی و دزیەکانی هەردوو پارتی دەسەڵات بوەستنەوە. هەڵبژاردنە قڕ و قەبیحەی بەغدا کردی و ئەو تەزویر و قەرسەنە ئاسایی لە کوردستان یەکێتی پارتی کردیان هێزگەلێکی زۆر قەنەعەتیان هاتووە کە دەبێ بەرەیەکی گەل دروست بکرێ، ئەو بەرەیە فراوان بکرێ، تۆکمە و پتە بکرێ بۆی بتوانین بەرامبەر بەرەی دژ بەگەل کە لە یەکێتی پارتی و سێبەرەکانیان دروست بووە ڕابوەستینەوە. ئێمە لەو باوەڕداین لە هەڵبژاردننی داهاتوودا دەتوانین قەنەعەت بە کۆمەڵانی خەڵکی کوردستان بێنین کە پشتگیریمان بکەن بۆ ئەوەی بتوانین زەفەر بەو بەرە ساختەکار و خۆڕەخکارە بێنین بۆ ئەوەی هاوڵاتیانی کوردستان مافەکانیان دەستەبەر بکرێت. لە ماوەی 27 ساڵی ڕابردوودا پارتی و یەکێتی هەمیشە بەرژەوەندی شەخسی و حیزبیەکانیان خستووەتە پێش هەموو بەرژەوەندی نەتەوەی و گشتیەکانی خەڵکی هەرێمی کوردستانەوە. بۆیە لە سەردەم هەڵبژاردنەکان لە سزادانی خەڵک ترساون و پەنایان بۆ ساختەکاری بردووە. بەڵام ئەمجارە چوار لایەنی سیاسی بەرەیەکیان دژی دەسەڵات و ساختەکاریەکانیان پێکهێناوە و دایانەوێت ساختەکاری و دزینی دەنجی خەڵک کۆتایی پێبهێنن. زریان سدیق، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.